لەگەڵ بەڕێز دکتۆر ماجد شنگالی کە ئەنجامی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە بەغدا لەگەڵمان. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. جارێ سەرەتا پێم بڵێ لە کۆبوونەوەی سبەی کە بڕیارە سەرۆکێکی نوێ بۆ پەرلەمان هەڵبژێردرێت چاوەڕێ دەکەن ئەمە ڕوو بدات؟ پێشی هەمی تشتا دەم باش بووتەوە بۆ هەمی تەمەژوانی قەناتی کوردستان 24 بەڕاستی هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان نە تشتێکی سەهەلە لێن زۆر مشکلە هەنە لە نێو لایەنێ سیاسیە سنیەکان هەتا نەها یەک دەنگی نەهاتنە بوو یەک بەربژێری هەتا نەها مەحموود مەشهەدانی بەربژێرە هەتا نەها سالم العیساوی بەربژێرە طەلال زۆبەعیژی بەربژێرە فهەتا نەها ڕاستی ئەم نەگە هەنە لە یەکلایی کتل سیاسیە سنی ئەمت بهێنن وەکو ئەڤرومت بهێنن هەتا نەها تەقەدم و جەماعەتە حەلبوسی نابێت سەرۆک پەرلەمانێک چێ ببێت ئەو مشکلە دوهیژی ڕووداویش نە مشکلە سەروان وەگۆتی یاسایە بە مشکلات درستی وان نابێت تشتێکە برێڤە چێجا سەرۆک پەرلەمانێک چێ نەبێ لێن ئەوت بێژنەکە سەرۆک پەرلەمانێک چێبوو قەوەتە حەزبێوان و هێزبوونە حەزبەوان وەکە بەرێ نامینێ فتشتێوان دوێن هەدەفاوان ئەرمانجاوان لازمە سەرۆک پەرلەمانێک چێ نەبێ سبەژی بڕاستی لازمە ئەمژی پشتی مووقفێوان و دۆ ئەم مووقفێکی بسەکردن ئەمژی سەرۆک پەرلەمانێک اختیار بکەن جا ئەوژی ئەو هێزبوونەوان نەمینێ و شغلێ پەرلەمانژی ئەبرێ بەچی. دکتۆر هیچ جموجوڵێک دەبینن لە نێوان لایەنە سونیەکان یاخود بە نێوەندگیری شیعە و کورتاوەکو هەوڵ بدەن سبێ و پرسەیەک لای بکەنەوە سونەکان چونکە خۆتان دەزانن دیدی دانیشتەکانی پەرلەمان هەڵدەگیرێ بۆ دوومان. نا بەڕاستی ئەوە یەک دەورە پێنجەم دوو هەیڤات بە یەک دەورە هەتا نەها دەورە یەکێ و دوێ و سێ و چارێ دوو مانگ نەبربین وەکو عەتڵە بەس ئەف دەورە هەمانێزە چ دوو مانگات بێ یعنی ئەڤە ڤی فەسلێ تەشریعی هەتا نەها بەهۆی بکە ئەم 6 جەسارونە نشتنە خۆ ڤان هەرسێ یاسای بەحث کردی ڤان هەرسێ یاسا پەرلەمان شەلل کرا یعنی خۆ نەهاموو وەکو لیژنە سێ لە ماوەی ئەم وەرزە تەشریعیەت چەند پرۆژە یاسا پەرلەمان چی دەستکەوتێکیە بووە لە ماوەی ئەم وەرزە؟ یعنی وەکو لیژنامە چار یاسا تەشریعکردنە ئەڤەل vê دەورێدا نها سێژی جاهەزنە بەس هەشکە ئەم فەسڵ تەشریعێکی ویە یەک یاسای مەبرێڤە نەچوە لێن هەر نەفسا مشکلێ ئەو هەر سێ یاسای داتینن وجە نەهای چارێژی ئیضافە بوورە یاسای حەجری شەعبیژی هەما دیم جلسەی پەرلەمانی دەست پێ بکە مشکلێک چێت بێ. بۆچی پەرلەمانی عێراق ئەوەی بەسەر هاتووە دکتۆر؟ پەرلەمانی عێراق ئەوە بەسەر هاتیە لێن هەندێک لایەنە ناوێ سەرۆک پەرلەمانێک چێ بێ هەما پەرلەمان مەشمول بێ جا استیفادەش وی مەنسەبی بکەن و شتیفادەش وی جیهی بکەن و بڕاستیژی پارتە تەقەدم ناوێ سەرۆک پەرلەمانێک چێ بێ لێن وەکی سەرۆک پەرلەمان چێ بوو ئەو هەڵبژاردنژی دەست پێ کە ساراتێ وەکو دعای انتخابی سەرۆک پەرلەمانێکی نۆ ئەو هێزبوونەوە نامینێ یعنی معناوی بأنه هەکە سەرۆک پەرلەمان چێ نەبێ وەدی ئەم هەر سەرقەوەتە خونەم هەر حەزبەکە هێزن مەنەهێرا سەرۆک پەرلەمانێک چێ بوو بڕاستی لازمە ئەندامی پەرلەمانی عێراقی سبە و بڕاستی تایبەژی وەگوتی ئیتیلاف ئیدارەت الدەولە و ئیطار تەنسیقی شیعی هەوڵ بدەن و بەهێز بن بێن سەرۆک پەرلەمانێک اختیار بکەن. باشە دکتۆر پارتی تەقەدوم بەهێزیان پەرلەمان لاوازەوە ناتوانن کێشەیەک لای بکەنەوە. خودێ هەر پەرلەمان لاوازە پارتی تەقەدومژی زۆر مەسئلەی حزبی و سەفەقاتە دەکە و هەندێک جی لایەنی دژی مستەفاد بوون سەرۆک پەرلەمان نەبێ بەری نەها ئیطار تەنسیقیشی ناوی سەرۆک پەرلەمان چی بۆچی پەرلەمانیان هێندە لاواز کردووە هەفتەکە ضەغتێتکە. تزانی پەرلەمان واجهەی سوننەیە واجهەی شیعە سەرۆک وەزیرانە و مەجلس القەضاء العەلا و ئەڤرۆ دەولەت هەمە دەستیواندەیە چاغێ واجهەی سنی ضعیف بمعناوی سنە ضعیفن خۆ بزانیژی سەرۆک کۆماژی گەلێکی ضعیفە واجهەی کوردیژی ضعیف بووە ڕاستە و حەزبێت کوردی نێف پەرلەمانێدا وزەراوی شغڵت کەن بەس ئەسڵ و واجهاتەیە نێفری ئاساتی ثلاثدا واجهە کوردی و سنی هەردوو زۆرت لاوازنە و هەر دوێن بمینن لاواز. باشە چی وای کردووە پرۆژە یاسایانە لە بەرامبەر یەکدا بنرێن شیعە دەڵێ دەگەر دەنگ بە پرۆژە یاساکانی من نێن منیش دەنگ بە پرۆژە یاساکانی ئێوە نایم کورد بە هەمان شێوە لە کاتێکدا بۆ نمونە ئەوانە لێبوردنی گشتی وەگەڕانەوەی مڵک و ماڵ و زەویزاری جوتیارانی کورد ئەمانە لە ڕێککەوتنی ئیدارەی دەوڵەت باس کرابوون هەر سەرەتا کە حکوومەت پێکات.
زني أوش برنامج حكومي حكومة السوداني ببراستيجي أود متعلق بفقراندنا ملكو أردت خلق ميكركوكي تشتكي طبيعية إنما معقولة أفرو تو أندام برلمان بي تو دفاع قرارات مجلس قيادة الثورة كي بكي نظامك مستبدي دكتارو يعني معناه تو دفاع ويدكي لازم أفرو تو نظامك شو تحقيق الكيف قريني يعني بشي شوي تو قبولتك أفرو تو دفاعش قراراتني الظالم دجي خلقك محافظك بارزگاه که بید تو اردوی برید تو فنگرینی براستی ازد بینم اوه دفاع من قراراتت که حتی نهاجی هی الدلوی دیا و حتی نهاجی براستی اشوی نظامی شو رژیمی در نکفته. باشه دکتر سبی بو پرلمان کو بیتو اگر هیچ رکوتنگ نکراو یعنی چهار ناکر سبی سروکی پرلمان حل بجردره بو بابتی دی کنه بن ناوکوبونو کانی پرلمان. يعني أزد بهنم بأنه إطار تنسيقي الشيعي ضغطك زورتك السر بالبجير أو هالبجارتني سروكي برلمان هكا سبا نهات هالبجارتن أزد بهنم بأنه سروكي برلمان محسن مندلاوي دمينت حتى تالية في دوري لأن سبا شانسكي تالية تقريبا بشتي ويب زحمت نغلق هذا أمجلسكي في فصلي چكن بشتشد مينة چار هيفد مينة أو چار هيفجي ديسا أو نفس أفانيا سايين نفس مشكلة شد المشكلة ما نأفا مشكلة ما أو لجان يعني هر لجنة كما دوسي قانون وياسا قال لك جرينك أنا يخل لجنة بدأ شهر ياسا مي جرينك أنا مدفع بس بسبيفا بابا. بله زور سپاس دکم دکتر ماجد شنگالی اندامی پرلمانی عراق سپاس که لگل من بوید.